زۆربەی ئەو کەسانی لە دوایین بنکە و قەڵای دەوڵەتی ئیسلامی گوێزراونەتەوە بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیان بە چەکدارانی ئەو گروپەوە هەیە. زۆرێکیان ژنان یان بێوەژنان و منداڵانی ئەو چەکدارانن و بڕوایان بە گروپی دەوڵەتی ئیسلامی هەرماوە. دایکی مەحموود بڕوای وایە کە داعش لەسەر حەق بووە کە دوژمنانی خۆی کوشتۆ و هیواش دەخوازێت 5 منداڵەکەی جێپێی باوکیان هەڵگرن. پێویست ناکات پێیان بڵێم خۆیان دەزانن کیان خۆش دەوێت. منداڵەکانم داعشیان خۆش دەوێت و باوکی منداڵەکانم ئەندامێکی داعش بوو. کارمەندانی کۆمەکی مرۆیی دەڵێن تەنها ڕێگە بۆ بەرەنگاربوونەوەی توندڕەوی لە نێو کەمپەکەدا ئەوەیە کە کۆمەکی پێداویستی سەرەکی وای کردووە هەتا دێت هەڕەشا لە بەرجەستەکردنی ئەم ئامانجە دەکات. لەم ڕۆژانی دواییشدا بەلای کەم 100 کەس مردن لە کاتی چوونیان بەرەو کەمپەکە یان کاتێک گەیشتنە کەمپەکە و بەشی زۆریشان منداڵان بوون. سەرباری قەیرانی کوشندەی تەندروستی پێویستیش بە هەزاران چادر هەیە بۆ داڵدەدانی کەسانی تازە کە دەگەنە کەمپەکە. لە ئێستادا ئێمە لە حاڵەتی تەنگەتاوی داین لەبەر ئەوەی ژمارەیەکی زۆر لە کەسان لە چەندان ناوچەوە ڕوو لە ئێرە دەکەن واتە ئەو شوێنانەی پێشتر لەژێر کۆنتڕۆلی داعشدا بوون هەر بۆیە پێویستەکانمان زۆرن. خانەوادەی چەکدارانی بیانی داعش بەجیادا دەنرێن و زۆرێکیان چاوەڕوانی ئەوەن بزانن ئایا وڵاتەکانیان وەریان دەگرێتەوە یان نا. هاوکات چارەنووسی خانەوادەکانی داعشی سووریایی و عێراقیش ڕوون و ئاشکرا نییە. هەروەها ڕێکخراوەکانی کۆمەکی مرۆیی دەڵێن کەمپەکە لە هەرزدایە و نیگەرانیەکانی ئایندەش دەبێت چاوەڕوانی بۆ بکەن هاوکاتی ئەوەی ئەوان وا سەرگەرمی سەر و سەوداکردنن لەگەڵ ڕەوشی تەنگەتاوی هەنووکەدا.